تورکیا خاڵی پەیوەندی نێوان ئەوروپا و خۆرهەڵاتی دەوڵەمەند بە وزەیە. لە دەمێکدا ئەو وڵاتە ژێرساختی بەربڵاوی هێڵەکانی لولەی بە تۆڕی گازی ئەوروپاوە بەسراوەتەوە. تورکیا باوەڕی وایە کە دەتوانێت لە کۆتایی پێهێنان بە وابەستەی یەکێتی ئەوروپا بە گازی ڕووسیادا نەخشێکی گرنگی هەبێت. ئەو دۆخەی ئۆکرانیا گرفتی جدی وزەی بۆ ئەوروپا پێکێناوە، بەڵکەم ڕۆشتنی گازی سروشتی خۆرهەڵاتی دەریای ناوەڕاست بۆ ئەوروپا لە ڕێگەی تورکیاوە بتوانێت چارەسەرێک و جێگرەوەیەک بۆ گازی سروشتی ڕووسیا بێت، کابێت ئەمانە هەمووی بابەتی جێگای سەرنجن کە دوو لایەن و توێژیان لەسەر دەکەن. لە خۆرهەڵاتی دەریای ناوەڕاست ئیسرائیل کانگایەکی زۆری گاز هەیە کە لە بدوانەدا دۆزی منێوە. تورکیا پێشنیازی بنیادنانی بۆری دەکات کە لە ئیسرائیل ڕا بە تۆڕی گواستنەوەی تورکیا ببەسرێت بۆ ئەوەی وزە بۆ ئەوروپا دابین بکات. سەردانی مانگی ڕابردووی سەرۆکی ئیسرائیل قسەکردن لەسەر هاوکاری وزەشی گرتەوە. ئەوە پرۆژەیەکی گرنگە بۆ پێکەوە گرێدانی گازی ئیسرائیل و گازی خۆرهەڵاتی دەریای ناوەڕاست لەگەڵ تۆڕی سەرانسەری تورکیا و لەوێشەوە لە تەنەپرا ئەو گازە بۆ ئەوروپا بنێرێت. ئەوەندەش ئاسان نییە، بەڵام دەکرێت ئەو پرۆژەیە وا ڕاستگەڕێت ئەگەر وەک هەوڵێکی هاوبەشی تورکیا، ئیسرائیل و یەکێتی ئەوروپا لە بەرچاو بگیرێت. وەزیرانی وزەی تورکیا و ئیسرائیل قرارە درەنگانی ئەمانگە لە ئورشەلیم چاویان پێک بکەوێت، بەڵام پەیوەندیەکانی نێوان تورکیا و ئیسرائیل گرژیان تێکەوتووە و ئەو گومانش لە جێخۆیدا داخوا ئیسرائیل ئامادەیە ئەوەندە متمانە بە تورکیا بکات کە بە ڕێکەوتنیی گرنگی وزە بگەن. توێژەنەران دەڵێن بەو حاڵەش واشنگتۆن لە پلانەکان بۆ هێڵێکی گازی نێوان تورکیا و ئیسرائیل بە باشی پشتیوانی دەکات. لەگەڵ بەرەو باشترچوونی پەیوەندیەکانی نێوان ئیسرائیل و تورکیا بێگومان لە بەرژەوەندی ئەمریکادایە کە لەگەڵ وڵاتانی لایەنگری ڕۆژئاوا لە ناوچەکەدا هاوکاری بکە. دیسان سەبارەت بە وزە من کەمتر گەشت بێنم بەوەی کە گازی ئیسرائیل لە ڕۆژێک لە ڕۆژان بەناو تورکیادا بڕوە و بزانم بژاردەیەکی تری وەک میسر لەم ڕۆژانەدا بژاردەیەکی گونجاوترە. گازی هەرێمی نێوە خودمختاری کوردستانی عێراقیش دەکرێت بژارەیەکی دیکە بۆ دابینکردنی گاز بۆ ئوروپا بێت. گازی کوردستانی عێراق ئامادەیە و مەودای گۆڕەپانەکان بۆ تۆڕی گواستنەوەی تووشیا زۆر کورتە، کەوا بوو ئێستا کاتێتی ئیرادەی سیاسی لە گۆڕێدایە، زەمینەی گونجاو هەیە بۆ چینە. هەڵبەت بەغداش دەبێت ڕەزامەندی خۆی لەسەر هەر ڕێکەوتنێک دەرببڕێت بەو مانایە کە هێشتا هێندێک کار هەیە بکرێ پێشەوەی بە هەر ڕێکەوتنێک بگەن بۆ ئەوەی ڕۆڵی تورکیا پتە بکرێت وەک خۆی خوازیارێتی.